سعيد كري جبير رضا ورحمة إخوائي لبه أفرمي كان يجتهد في هذه الأيام أما نخوي لاك ذكرت أم صحابي نازداري پیغمبر إخوة صلى الله عليه وسلم لم روجان دا زورتر لروجاني تر عبادت و چاکە و باشەی دەکرد و دەفەرموو بە دەور و بەرەکەشی چاکە و باشە ئەنجام بدەن. بۆیە موسڵمان عزیزەکان بۆچی لەبەر ئەوەی خوای گەورە لەم ڕۆژانە خەڵاتی داناوە، خەڵاتێ بۆ حاجیان ئەوانەی دەچن بۆ ماڵخوا، خەڵاتێکش بۆ من و تۆ کە ناچین بۆ ماڵخوا. ئەفەرمێ لە حادیث داهاتووە خوای متعال جل جلاله لایقە بەخۆی دابەزێتە سەر ئاسمانی یەکەم لەسەر عەرشەوە. ئەمجا تەماشای لە ڕۆژی عەرەفە تەماشای ئەو خەڵکە دەکا لە کێوی عەرەفە، هەموویان تەماشاکە ئەو ڕۆژە بیخەنە سەر شاشەکانتان بگۆڕن و بیخەنە سەر عەرەفە. ئەم حەدیث